وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێنوێنی ژمارەی 4 بڵاو دەکاتەوە کە تایبەتە بە هەمواری چوارەمی ڕێنوێنی یەکانی پێدانی ڤیزای ئەلێکترۆنی و نشینگە لە هەرێمی کوردستان. مادەی یەکەم هەموارکردنەوەی بڕگەی 19 لە مادەی یەکەمی ڕێنمایی ژمارەی 1 ئی ساڵی 2028 وەزارەتی ناوخۆ کە بەم شێوەیە دەخوێندرێتەوە. بورگەی 19 کارتی نشینگە ئەو کارتەیە کە ماوەکە لە 6 مانگ کەمتر نییە و لە 5 ساڵ زیاتر نییە و بە کەسی بەیانی دەدرێت و مافی مانەوە لە هەرێمی کوردستان دەبێت. مادەی دوم زیادکردنی بورگەی 3 4 و 5 لە مادەی 14 لە ڕێنمایی ژمارە 1 ئی ساڵی 2021 وەزارەتی ناوخۆ و بەم شێوەیە دەخوێنرێتەوە. سێیەم پێدانی نشینگەی وەبەرهێن بۆ ماوەی 3 ساڵ بۆ 5 ساڵ بە کەسی بیانی واتە خۆی و هاوسەر و منداڵی خوار 18 ساڵ و دایک و باوکی بە پشتگیری دەستەی وەبەرهێنان کە بیسلمێنێت ناوبەراو وەبەرهێنان. دوای کوتایی هاتنی ماوەی نشینگەی بڕگەی 1 ئی شەشەمی سەرەوە بۆ هەمان ماوە درێژ دەکرێتەوە بە هەمان ڕێکاری بڕگەی شەشەمی ئەم مادەیە. چوارەم پێدانی نشینگەی کار بۆ ئەوانەی داوای نشینگە دەکەن بۆ ماوەی زیاتر لە ساڵێک بۆ 3 ساڵ بۆ کەسی بیانی واتە خۆی و هاوسەر و منداڵی خوار 18 ساڵ و دایک و باوکی لە کاتی کڕینی یەکەیەکی نیشتەجێبوون لە پرۆژەکانی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان بەوە مەرجەی کە نرخی یەکەکە 50,000 دۆلاری ئەمریکی کەمتر نەبێت بە پشتگیری دەستەی وەبەرهێنان. دوای کۆتایی هاتنی ماوەی نشینگەی بڕگەی 1 ی هەوتەمی سەرەوە بۆ هەمان ماوە درێژ دەکرێتەوە بە هەمان ڕێکاری بڕگەی هەوتەمی ئەم مادەیە بە پشتگیری دەستەی وەبەرهێنان و بە سپۆنسەری یەکەکەی تا ئەو کاتەی خاوەنداریەتی دەکات. پێنجەم ڕەسوماتی نشینگە وەدگیرێت بۆ ماوەکانی هاتوو لە بورگەی شەشەم و هەوتەم بە پێی خشتەی پاشکۆی ڕێنەمایی سەرەوە بۆ هەر ساڵێک. مادەی سێیەم ئەم ڕێنەماییە لە ڕۆژی دەرچوونیەوە کاری پێدەکرێت و لە ڕۆژنامەی ڤەقایەی کوردستان بڵاو دەکرێتەوە.